لە پاشی نالی لەسەر شەقامی سالم پێشانگایەک بۆ منداڵانی نەخۆشخانەی هیوا کراوەتەوە کە ئەم پێشانگایە کاری دەستی منداڵانی توشببووی شێرپێنجەی نەخۆشخانەی هیوایە. من بۆ زانایی زیاد دەسمە لای سامانکەریم سەرپێشەی پرۆژەی ئارا لە منداڵپارێزی کوردستان کاک ساماسڵاوە لێبێ ئەم پرۆژەیە چییە و چەند منداڵبژایی تیا کردووە؟ سڵاو لە ئێوەش بەخێر بن ئەم مانگە مانگی نۆ مانگی هۆشیاری شێرپەنجەی مناڵیە ئێمەش ویستمانەوەکو هەموو جیهان پەیامێکی ڕاستەقینە بگەینی بە هەموو جیهان بۆی کە بڵێن شێرپەنجەی مناڵی یەکسان نییە بە مردن و هەر مناڵێکیشکە شێرپەنجەی بێقەراری لەگەڵ لە مرۆڤەکانی ترجیا بێت ئەم مناڵانە داهێنانیان هەیە هەموو ئیشانی کایبیین ئێستای مناڵانی نەخۆشخانەی هیوا سنتەری ژیانەوەن بەڕاستی ئەو مناڵی کە ڕۆژان چارەسەر وەرەگرن یا مناڵانێک ئێستا چارەسەریان تەواو بە چاک بوونەتەوە ئێستا بڵێن هەمووی ئەمانە بەدەستیوان داهێنراوە و ڕۆژانە کە دێن سەردانەکەن ڕاستیەکە وەسن عادەتەکەی ئێستا زۆری نوێ بەڵامی کرد ئەو مناڵانی کە ڕۆژانە دێن ڕۆژی وا هەیە مەسەن 20 مناڵ 30 مناڵ 40 مناڵ دێنەوە بەشدارە بن لە ئیشا هونەریەکانە لە ئیشا بڵین ئەو بابەتی ئەمەش مەبەستی ئەو ئیشە هونەریانە زیاتر پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیە بۆ مناڵانشکای مە هەمووان زانین کە چارەسەر بەس چارەسەری بڵین پزیشکی نیە چارەسەری دەرونی و پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیش بەشێکە لە چارەسەر لەبەرەوە ئێمە ئەو ئەرکەمان گرتوتە ئەستۆکە ئەم ئیشە ئەم پاڵپشتی دە پێشکەشی مناڵەکان بکەین. کاکسان بەسیەوە بۆ بکەی توانێت مناڵەکان لە چ ئاستێکدا ئێوە چیان بۆ ڕەخسێن ئەو کەشە چێکە بۆیان دروستەکەن بۆی کە کاری هونەری جوان بکەن. خۆی لە ڕاستیە ئێمە ئەمانوێت بەس کەشێکی خۆشیان بۆ بڕەخسێنین بۆی کەشێکی تەندروست و سەلامشین یەک سەلامت بێت و لە ڕاستیە زیاتر دەوەی کە بەلامانەوە گرنگ بێت کە ئاستیان چەندەیە بەلامانە ئەوە گرنگە کە ئایا ئەو مناڵ لێ مرتاحە دڵی خۆشە لەبەر ئەوەی کە ئەو مناڵە خۆی تووشی کۆمەڵێک معانات بۆ تۆ تووشی کۆمەڵێک خەمۆکی بێتاقەتی بۆ تۆ ئێمە ئەبێ هەوڵ بێن لە ڕێگەی ئیشی هون ئێمە ینی ئیشی هونەریەکە بەکار ئەهێنین ئەخێنە خزمەتەوە کە مناڵەکە بڵین دڵی خۆش بێت دەروونێکی باشتری بێت دەروونێکی ئارامتری بێت خۆشبەختانە ینی وای لێ هاتووە کە هەنێ مناڵمان هەیە کە ئەڵێ بە حەزەوە دایکواکە پێماڵێ بە حەزەوە ئەچێتەوە بۆ نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیان سەردانی نەخۆشخانە ناکاتەوە کام شتێکی زۆر دەگمەن و زۆر خۆشە ئەم شتە بەڕاستی. کاک سامان ئەو تاسا هیچ کارێک هەبوو کە زۆر کاریگەری و لێ بکات کە یەشە لەو کارانە کە بینی بێت مناڵێک تعبیر لە ژیانی خۆی بکات. هەنێک بووکەڵەماندانەوە لەویایە باشە دوای پیشانیان بێرە بێ لە پێشەوە فەرمونون هەنێک بووکەڵەماندانەوە لێرەیە ئەم بووکەڵانە مناڵەکان خۆیان پژیان بۆ دروست کردوون و زۆر شتێکی جوانە بەلای خۆمەوە شتێکی زۆر تایبەتە بەلای خۆمەوە و ئەمانەیە بووکەڵەکان بەڵێ ئەمانەیە بووکەڵەکان مناڵەکان خۆیان پژیان بۆ دروست کردوون ینی ئەمە باس لە ئاوات و خەونەیەەکە کە ئەم مناڵە هیوایەکی هەیە بۆ ڕۆژێک کە چاک بێتەوە ڕۆژێک دووبارە وەکو خۆی لێبێتەوە کە هیواداری هەموو مناڵەکان ئەمە بووکەکانە کە قژیان نەبووە خۆیان قژیان بۆ نەبووە دووارە مناڵەکان خۆیان قژیان بۆ دانانەوە خۆیان قژیان بۆ دروستکردنەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمێکی بینن کاری ئەو منداڵانەیە کە لە نەخۆشخانەی هیوان کە کارەکان هەندێکیان لە ناخی مناڵەکانەوە هەڵقوڵاون کە باز لە ئەوە دەکات کە چاوەڕوانی چاکبوونەوەن لە شێلەوانەی کە نمونونەکە ئەم بووکانەیە بووکانە قژیان نەبووە خۆیان مناڵەکان لە ماڵەوە قژیان بۆ دروست کردو بۆ هیوای کاوانش قژیان بڕێتەوە.